باش ئەگەر حملە بۆ سەر ناوچەی غەزە بەهانەکەی حەماس بێ ئەی بۆ ناوچەی کەناری غەزە و ناوچەی فتح و محموود عباس پاساوەکەی چیە خۆوانی جوڵەیەکیان نەکردووە کە تا ئێساس بەشێکی زۆر لە قوواتی ئیسرائیلی ناوچەکانی ئەوانایە مەبەستم وێ بڵم ئەم شەڕە شەڕێکە لە چوارچێوەیەکی تاریخیە ڕوویاوە تۆ ناتوانانی تەنها یەک مەقتەعی لێ دەربێنیت و لەوێ تەحلیلکەی کە گوایە فلان کەس بەهۆی فلان شتەوە ڕوویاوە تەنانەت ئەگەر خاڵێ بەبیرتان بێنمەوە ئەو کاتی کە لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکانە محموود عەباسە پاڕایەوە و بابا ئێوە بە ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان و مەجلیس ئەمنیە و دەویەوە قەرارێکتان لە ئۆسلۆ بە ئێمە ئیمزا کرد کە لە ماوەیەکی دیاریکراوە قەزەی فەلەستینی بە نەتیجەیە بگەێن یەک کەس جوابی پێنایەوە پاشان لە ناوخۆی غەزەشە ئەو گەماڕۆ و تهدیداتە ڕۆژەیانە ئەوەی کە حملەی مستەوتاناتەکان هەموو ئەمانە وای کردبوو کە حەماس ئەگەر ئەو کاری نەکردایە نەر لەبەر قەزەی فەلەستینی لەبەر خۆی تیاچوو کەوتبووە سەر دەورەیە کە ئینتیخابات ئەبوایە بکرایە بە پێی ڕاپرسێک ئەو کاتانە پێش 7 ئۆکتۆبەر ئەگەر ئینتیخابات کرایە بەشێکی زۆر ڕەئی بە حەماس نەئەدا حەماس پێویستی بەوش حملێ بوو کە بیکا بتوان جاری تر قەزەی فەلەستینی بێنێتەوە ناوە سوورەتی ناوخۆ بکا بە سوورەتێکی تر لە نێوان خەڵکی فەلەستین و ئیسرائیلا داینێ بە بڕای من مەسەلەی فەلەستین و کوشتار و ئەو کوشتاری کە ئەکرێ تەنها هێزێک کە ئەبێ یەخەی بگیرێ ئیسرائیل و هاوپەیمانەکانیەتی